بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان. پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای چاکسازی بەدەنجی 89 پەرلەمانتاری پارتی و یەکێتی و گۆڕان و پێکهاتەکان پەسەند کرد. ئەم پرۆژە یاسایە بە کۆی دەنگی ئەندامانی پەرلەمانی ئامادەبووی ئەم هۆڵە پەسەند کرا. پیرۆزبایی لە 89 کەسە پیرۆزبایی لە خۆمان و لە گەلی کوردستانەکەین. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ ئیسلامی و نەوەی نوێ و یەکگرتووی ئیسلامیش بایکۆتی دانیشتنەکەیان کرد. قەزەی پاشەکەوتی موچەکە کە زۆر بەڕوونی بەڕاشکایی بگوترێ حکومت گرنتی دانەوەی دەکا. بۆ ئێمە بەڕاستی من ئەم هەوڵە بەجێ دێڵم ئەگەر ئەمەی تێ نەخرێ ئەم دوو داواکەر تێ نەخرێ بەجێ دێڵم. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامیش لە دوای بایکۆتکردنی کۆبنەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان دەنگمان بە پرۆژەکە نەدا چونکە داوامان کردبوو کەمترین موچەی خانەنشینی لە 400,000 کەمتر نەبێت و گرنتی دانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بکرێت. بەڵام پێشنیازەکانمان لە پرۆژە یاساکە جێگای نەکراوە بۆیە دانیشتنەکەمان بەجێهێشت. کاتە سەر بابەتی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کاتە سەر بابەتی کەمترین خانەنشینی لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە کاتی خۆیدا پەرلەمانتارێکی زۆر یعنی بە ئێمەشەوە پەرلەمانتارێکی زۆر کە ئێمە پێشنیاری ئێمەش وە مەرجی ئێمەش بووە لە کاتی خۆیدا گوتمانە کە پێویستە ئەم پاشەکەوتی موچەی فەرمانبەران لەم پرۆژە یاسایەدا بە یاسا حکوومەت هەرێمی کوردستان گرنتی بدا کە بیجێڕێتەوە بە فەرمانبەران و دومیان نابێت کەمترین موچەی خانەنشینان لە 400,000 کەمتر بێ بەڵام ئەم دوانە بەڕاستی نەخراوەتە بەرنامەی کارەوە بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بەم دوو پرسە بە تایبەتی ئێمە هەڵوێستمان وەرگرت و هۆڵی پەرلەمانمان بەجێهێشت و ئامادە نین و ئامادە نەبووین کە دەنگ بەم پرۆژە یاسایە بدەین بە شێوەیەکی گشتی. فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێژ پێیان وایە لە پرۆژە یاساکە خواستی هاوڵاتیانی تێدا جێگیر نەکراوە و زامنی گیرفانی پلەباڵەکان کراوە بەڵام زامنی موچەی خەڵکی هەژار نەکراوە. چاکسازی ڕاستەقینە داین نەکبینەوە بەڕۆ ئێمە لەگەڵ چاکسازیەکان کە نەشتەرگەری گەورە بکا بۆ جەستەی گەندەڵی ئەم هەرێمە و حکومڕانیەکەی نەک ئارایشت و جوانکاری و ماکیاژ بکە و بۆ لە بەداخەوە ئەوە هاتەدی. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان گوزەرا جۆرێک لە موعامەرە بوو بە ناوی چاکسازیەوە لە دژی خەڵکی فەقیر و هەژار زۆر بەڕوونی بە ئاشکرایی لێرەوە باسێکن ئەوەی لە ناو قاعەی پەرلەمانە ڕوویدا بریتی بوو لە بڕینی پارە پچڕینی پارە بۆ گیرفانی بەرپرس و پلەباڵاکان لەسەر حسابی گیرفانی فەقیر و هەژار. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش ڕای دەگەنێت پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی دەستپێکی ئامانجێکی زۆر گەورەیە و هەنگاوێکی گرنگیشە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم. سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش ئاشکرای دەکات پرۆژە یاساکە بەگشتی باشە بەڵام لە ئاست چاوەڕوانی ئێمەدا نەبوو. ئەمڕۆ بۆ پەرلەمانی کوردستان یەکێک لە ڕۆژە مێژوویەکان بوو ئەویش لە تەحقیقکردنی ئامانجی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە دادپەروەری زیاتر بەرجەستە بێ و هەنگاوی دەستپێکردنی چاکسازی لە هەموو کایەکانی حکومڕانی دەست پێ بکە. بەعام پرۆژەیەکی باشە بەڵام لە تەموحی هەموو لایەکمان نەبوو حەزمان دەکرد چاکسازیەکان زیاتر بانە بەڵام دیارە هەنگاوی یەکەمە کە حکوومەت نای ئەوە شتێکی دڵخۆشکەرە. پاش چاوەڕوانیەکی زۆری هاوڵاتیان بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای چاکسازی بە جۆرێک کە خواستی ئەوانی تێدا جێگیر بکرێت بەڵام دوجار پرۆژەکە بە پێی خواستەکانی حکوومەت و ڕێککەوتنی سێقۆڵی پارتی و یەکێتی و گۆڕان تێپەڕێنرا جارێکی تر هاوڵاتیان بێئومێد بوونەوە کە چاکسازی ڕیشەی لە کوردستان بکرێت. گوەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێام هەولێر.